ئێرە کۆمەڵگای خاڵخاڵانی سەر بەنەحیەی شوانە بەهۆی فراوانبوونی گەڕەکەکان و زیادبوونی ژمارەی دانیشتوانیەوە دووچاری کێشەی دابینکردنی کارەبا و پیسبوونی ئاوی خواردنەوە بۆتەوە. هاوڵاتیان وێڕای خستنە ڕووی کێشە و گرفتەکانیان داواکارن لە لایەنە پەیوەندیدارەکان کێشەکانیان بۆ چارەسەر بکەن. شەبەکەی ئاومان نییە بە هیچ شێوەیەک، شەبەکەی کارەبامان نییە. کاک فەخری ئیسماعیل بەجی لە حساب خۆی چەند عامودێکی کڕی و نزیکەی 14 عامودە لەگە دوو تەڵتێلا بۆ خۆی ناوێتی بەخێر دایک باوکی داوێتێ چەند ماڵێک ئیسە ماڵەکان زۆر بوونە زەختێکی زۆر نزیکەی 600 متر مەحاویلێ دوورە لێمانەوە کارەباگە زۆر زەعیفە زۆربەی شتی کارەبایی ماسووتاوەشتی ناو مزەمیدەمان هەمووی تێک چووە فڕێمان داوە بەڕاستی بێ کارەباین مەحتەلین هێلی کارەبای چەمچەماڵ بە خاڵخەڵانە دێ بەسەر ئێمە تێپەڕێ بەوە لێر کۆمەلگای خاڵخەڵان مەحرومە لە ئاو لە کارەبا بەرتایبەتی ئەم گەڕەکەی سەرجادە فەرمانبەران مەحرومی لە ئاو لە کارەبا لە بین سێ محافەزە هەولێر سلێمانی کەرکووک ئاوەکەمان دێگە لێ ئاوی خراپە دێ بە قوڕا و پیسیە یعنی تەنچیمانی سەبڕ و پاکیکەوە دوو بسێ بز هینی قوڕایی تایە بەعزە تەنچێ بەکەین و کرمشی تایە بۆن ساردی لێ دێ ناتوانین بیخۆینەوە فلتەرەکانمان کە ئاشۆین هەر قوڕاوە ئیتر ئاوەکەمان هیچ کەلچینە کێشەی ئاومانێ کەمشە ئێمە ئاوەکەمان زۆر کەمشە لەبان ئەم زێین زۆر بەکەمی بۆمان دێ بۆ ئاوی خواردنەوە چینە تەختەق دێنین داواکاری ئەومان هەیە ئاوەکەمان بۆ سافکەن سا بێزارین یعنی لە خانەکانمان لەبەر چاوکەوت و ئەم خانی خۆشانە. کۆمەلگای خاڵخاڵان لە ڕووی جوگرافیەوە کەوتۆتە نێوان سێ پارێزگا و هاوڵاتیانیش ئەوە بە هۆکاری زۆربەی کێشەکان دەزانن کە بەشێک لە فەرمانگا خزمەتگوزاریەکانی سەر بە حکومەتی هەرێمی کوردستانە و بەشێکی تریشیان سەر بە پارێزگای کەرکووکە. ئەم کۆمەلگایە لە پرۆسەی بەدناوی ئەمفالدا وێران کرا و دانیشتوانەکەشی ڕاگوێزران لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1991 و پرۆسەی ئازادی عێراق لە ساڵی 2003 بە دوو قۆناغ دانیشتوانەکەی گەڕانەوە سەر زێدی خۆیان و ئاوەدان کرایەوە. ئامان جومعە گەلی کوردستان کۆمەلگای خاڵخاڵانی سەر بەنەحیەی شوان